نوری نەمر نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. ئاکاری پێغەمبەران، ئەمانەت، ئەمینی. دووەم ئاکاری پێغەمبەران عەلەیهی السەلام بریتیە لە ئەمانەت. ئەم وشەیە وشەیەکی عەرەبیە و لە هەمان چاوگی وشەی ئیمانەوە دروست بووە. مومینیش واتە ئەو کەسەی ئارامی و ئاسایش ئەمنیەت بەرقەرار دەکات. پێغەمبەران عەلەیهی السەلام هەروەک لە ڕووی ئیمانەوە لە لووتکەدان، ئاوەهاش لە بەرقەرارکردنی ئاسایش و ئەمنیەتدا پێشەنگن. قورئانی پیرۆز لە چەندین ئاەتدا ئاماژە بۆ ئەم تایبەتمەندیانە دەکات. ئێستاش با بچینە گۆڵزاری چەندانەیەکیان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. كذبت قوم نوح المرسلين إذ قال لهم أخوهم نوح ألا تتقون إني لكم رسول أمين فاتقوا الله وأطيعون. قومی نوحیش بەرنامەی هەر هەموو پێغەمبەرانیان بە درۆزانی. کاتێک نوحی برایان پێیوتن باشە ئەوە ئێوە ناترسن لەوەی بێفەرمانی پەروەردیگار بکەن، دڵنیا بن کە من نێراوێکی ئەمین و دڵسۆزم بۆتان، کەوا بوو لەخوا بترسن و فەرمانداری من بکەن. بەڵێ، حەزرەتی نوح بەم جۆرە لەگەڵ قەومەکەی دادەدووە. ئایا هێشتا هەر ئیتیقا ناکەن و پارێزکار نابن؟ دڵنیا بن کە من پێغەمبەرێکم، ئەمنیەت پەخش دەکەم و دارایی سیفەتی ئەمانەتم و دانا بەزمە پلەی خیانەتکردنەوە. ئیتر هەروەک دەبینن ئەم سیفەتە سیفەتی ئەمانەت کە یەکێکە لە تایبەتمەندیەکانی پێغەمبەرایەتی لە زمانی پێغەمبەرێکەوە بەم جۆرە باز دەکرێت. هەروەها كذبت عاد المرسلين إذ قال لهم أخوهم هود ألا تتقون إني لكم رسول أمين. قومی عادیش بەرنامەی هەر هەموو پێغەمبەرانیان بە درۆزانی. ئەوە بوو هودی برایان پێیوتن ئایا ئێوە لە پەروەردیگار ناترسن؟ بزانن کە من بەڕاستی نێراوێکی ئەمین و متمانە پێکراوم بۆتان. ئەم ئاەتە پیرۆزەش جەخت لەسەر هەمان واتا دەکاتەوە. كذبت ثمود المرسلين إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون إني لكم رسول أمين. قومی ثەمودیش بەرنامەی پێغەمبەرانیان بە درۆزانی. ئەوە بوو ساڵحی برایان پێیوتن ئایا ئێوە لەخوا ناترسن؟ بەڕاستی من پێغەمبەرێکی ئەمینم بۆتان. هەروەها كذبت قوم لوط المرسلين إذ قال لهم أخوهم لوط ألا تتقون إني لكم رسول أمين. قومی لوتیش بەرنامەی پێغەمبەرانیان بە درۆزانی. کاتێک لوتی برایان پێیوتن ئایا ئێوە لەخوا ناترسن؟ دڵنیا بن کە من نێراوێکی ئەمینم بۆتان. دەتوانین نمونەی زیاتر لەم بارەیەوە بهێنینەوە. ئەمە لە پاڵ ئەوەدا کە چەندین ئاەتی تر بەواتای ئیشاری ئاماژە بۆ هەمان ناوەڕۆک دەکەن، بەڵام بەمەبەستی دەستخستنی بیرۆکەیەک سەبارەت بە بابەتەکە تەنها بەوانەی سەرەوە واز دێنین. وەک چۆن ئەلموئمینین یەکێکە لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە جەلە جەلالوهو، هەروەهاش لە گرنگترین ناوی ئەو کەسانەیە کە باوەڕیان بەو زاتە هەیە. جێی خۆیەتی لێرەدا ئەو پرسیارە بکرێت کە ئایا بۆچی بەخوای گەورە عەزە وەجەلە دەوترێت ئەلموئمین؟ بێگومان لەبەر ئەوەیە کە ئەو زاتە سەرچاوەی دڵنیایی و ئارامی و متمانەیە. هەر ئەویشە دڵنیایی و بڕوامان پێدەبەخشێت. هەمیشە ئارامی و دڵنیایی لەوەوە تنۆک تنۆک یان لە شێوەی تافگەدا بەرەو ئێمە بەخوردێ. هەر ئەو زاتەشە کە پێغەمبەرانی دڵنیا و بڕوادار کردووە و بە سیفەتی ئەمنیەت سەرفرازی کردوون. جاکەوا بێ ئەو شتەی ناوی ئەمنیەت و دڵنیایی و ئەمانەت و ئیمانمان لێناوە ئێمە بە پێغەمبەرانەوە و
پێغەمبەرانیش بەڕادەیەکی مەزن بەخوای گەورەوە وابەستە دەکات تا سەرنجام تێکڕای ئەم وابەستەیە بەرەو پەیوەندی خالق و مەخلوق دەمانبات. هەموو ئەمانە واتاگەلێکن لە داتاشراوەکانی وشەی ئەمانەتدا بوونیان هەیە. بێگومان لایەنێکی گرنگی بابەتەکەیش دەرککردنە بەم پەیوەندیە. هەروەک گرنگترین سیفەتی پێغەمبەران عەلەیهی سەلام بەگشتی و پێغەمبەری نازدارمان صلی الله عەلەیه وسەلەم بە تایبەتی ئەمانەتە. هەر بەو جۆرە گرنگترین پەسنی جوبرەئیلی ئەمینیش بریتیە لە ئەمانەت. قورئانی پیرۆز بەم شێوەیە بۆمان باس دەکات: مطاع ثم أمين. ئەو گوێڕایەڵکرا و نێراوێکی ئەمینە. بەڵێ، جوبرائیل عەلەیهی سەلام گوێڕایەلی پەروەردگارە و لە ڕووگەی فەرمانبەریەکەی شێوە نێراوێکی متمانە پێکرا و ئەمینە. ئیدی بەم چەشنا قورئانی پیرۆز لە کانگای ئەم متمانە پێکرا و ئەمینیانەوە هاتووە. ئەوە تا خوای گەورە ئەلمؤمینە گوتارەکەیشی گوتارێکە ئەمنیەت و دڵنیایی لێوە پەخش دەبێت. ئەو جا قورئان لە ڕێگەی جوبرائیلەوە کە خوای گەورە بە ئەمین ناوی دەبات هاتووە. دوجاریش ئەم قورئانە بۆ ئەو پێغەمبەرە ئەمینە عەلەیهی ئەکمەل التەحایە و لەوێشەوە بۆ ئومەتەکەی نازڵ بووە کە کۆمەڵێکی قودسین و دەستنیشانکراوی بەدەستێنانی ئەمنیەتەکەی ئەون. بە دڵنیاییەوە هەر کەسە و بە گوێرەی ئاستی خۆی سوودی لە قورئانی پیرۆز وەرگرتووە. جوبرائیلیش یەکێکە لەو سوودمەندانە. ئەوە تا ڕۆژێکیان خۆی بە پێغەمبەری خوای فەرمووە: هەتا ئەو کاتەی خوای گەورە لە قورئاندا بە ئەمین ناوی بردم، لە عاقیبەتم دەترسام. بەڵام دوایە و ئاەتە مطاع ثم ئەمین سەر تاپا دڵنیایی دایپۆشیم. ئەمنیەت لە پێغەمبەری خوادا. پێغەمبەری سەروەرمان صلی الله عەلەیه وسەلەم بەر لە هەموو شتێک لە بەرامبەر ئەو پەیامانەی کە لە پەروەردگاریەوە بۆی دەهاتن تا بڵێ ئەمین بوو. هەرگیز ڕێی تێناچێ هێندەی تۆسقاڵێک ناپاچی لە ئەمانەتەکەیدا کردبێت. هەر ئەوەندە نا، بەڵکو بەرامبەر سەرجەم بوونەوەرانیش ئەمینە و هەمووان متمانەیان پێیەتی. ئاخر چونکە ئەو لە سەرەتادا ئەمنیەتی خۆی بەڕووی هەموو لایەکدا پیشانداوە و ڕێنمونی کردوون بۆ متمانە و دڵنیایی. دواتر ڕادەی گرنگی ئەم بابەتەی بۆ ئێمەش ڕوون کردوێتەوە، تاوای لێکردین ئێمەش باوەڕ بەم ڕاستیە بکەین. جابا ئێستا یەک بە یەک هەڵوێستە لەسەر ئەم لایەنانە بکەین. ئەمنیەتی سەروەرمان بەرامبەر ئەرچی پێغەمبەرایەتی. خوای گەورە عەزە وەجەلە پێغەمبەرەکەی وەک مرۆڤێکی سپاردەپارێز و ئەمین هەڵبژاردووە. جاییتر ئەویش بە درێژایی ژیانی لە خەم و پەرۆشی ئەمەدا بووە. بە جۆرێک کاتێک وحی دەهات لە ترسی ئەوەی نەبادا وشەیەکی لەدەست دەرچێ دەکەوتە پەرۆشیەوە و بەر لەوەی حەزرەتی جوبرائیل لە خوێندنەوەی ئاەتەکان بێتەوە ئەو بێوەسان دەیوتەوە تاوەکو بە تەواوی لەبەری بکات. تەنانەت لەم بارەیەوە هێندە پەرۆش و خەمخۆرانە ڕەفتاری دەکرد تا ئەوەی قورئانی پیرۆز پێی فەرموو: لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. ئەی پێغەمبەر، بەدەم قورئانەوە زمانی خۆت مەجوڵێنە بۆ ئەوەی بە زوویی وحی لەبەر بکەیت. بێگومان کۆکردنەوەی و پێخوێندنەوەی لەسەر ئێمەیە. دەیکەوایە کە بە زمانی جوبرائیل خوێنمانەوە تۆ شوێنی خوێندنەوەکەی ئەو بکەوە. دواتر گومانت نەبێت کە ڕوونکردنەوەکەیشی هەر لەسەر ئێمەیە. بەڵێ، قورئان وەک ئەمانەتێک بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم سپێردرا بوو. بۆیە ئەو سەروەرە دەترسا لەوەی کە نەتوانێت بەرامبەر بەو ئەمانەتە پیرۆزە ئەمین بێت و لا تاوا دەلەرزی تا ئەوەی پەروەردگاری دڵی دایەوە و دڵنیای کردەوە لەوەی کە خوای گەورە پێغەمبەرەکەی لە ئەمانەتەکەیدا ئەمین دەکات. پێغەمبەری خوش صلی الله عەلەیه وسەلەم تەمەنی مبارەکی لە نێو ئەو کۆشش و پەرۆشێدا بەسەر برد. لە هەموو کەس زیاتر هەوڵی دەدا ئەمین بێت لە ئەمانەتەکەیدا و هەمیشە هەستی بە قورسایی ئەو ئەرکە سەنجینە دەکرد کە بە هەموو قورساییەکەیەوە لەسەر شانی بوو. هەر بۆیە لە حیجەتی الوداعدا کە بەواتای حەجی ماڵ ئاوایی کردن دێت لە ئومەتەکەی لەو ساتانەدا کە خۆر بەرەو ئاوەبوون دەچوو، ئەویش بەو هەستەوە کە ژیانی ڕووی لە ئاوەبوون ناوە جارێکی تر ئەو بەرپرسیارەتیە قوڵەی بەرجەستە کردەوە و بە دەنگێکی بەرز بە هاوڵە ڕازگۆکانی فەرموو:
بەم نزیکانە دەربارەی من پرسیارتان لێ دەکەن، واتە بەر لەو پرسیارە من پرسیارتان لێ دەکەم، ئایا پەیامەکەم گەیاندووە؟ لە بەرامبەر ئەمەدا ئەوانەی لەوێدا بوون بە دەنگێک کە زەمین و ئاسمانی دەزرەنگاندەوە وتیان بەڵێ پەیامەکەت بە تەواوی گەیاند و ئەرچی سەرشانت بێکەم و کوڕی بەجێگەیان. لە پاش ئەم شایەتیە سەروەری هەردوو جیهان دەستەکانی بەرەو ئاسمان بەرز کردەوە و فەرمووی پەروەردیگارە بەشایەت بە. بەڵێ ئەمینی لە ئەمانەتدا لە خوای گەورەوە دەستی پێکردووە. ئەوجا بە حەزرەتی جوبرائیلدا گوزەری کردووە و لە پێغەمبەری نازداردا عەلەیهی سەڵاتی وەسەلام گیرساوەتەوە. پاشانیش لەوەوە بۆ ئومەتەکەی گواسراوەتەوە. لە حەجی ماڵ ئاواییشدا بە شایەتیەک لە ئومەتەوە جارێکی تر بۆ لای خوای گەورە گەڕایەوە. هەروەک کتێبە باوەڕپێکراوەکانی فەرموودە بۆمان دەجێڕنەوە. دایکی ئیمانداران حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێ دەربارەی هەست و شعوری ئەمانەت لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام دەفەرموێ ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بە فەرزی مەحاڵ ئاەتێکی بشاردایەتەوە لەو ئاەتانەی بۆی نازڵ دەبوون ئەوا بە دڵنیاییەوە ئەم ئاەتەی دەشاردەوە. وَإِذْ تَقُولُ لِلَّذِي أَنْعَمَ اللَّهُ عَلَيْهِ وَأَنْعَمْتَ عَلَيْهِ أَمْسِكْ عَلَيْكَ زَوْجَكَ واتق الله وتخفي في نفسك ما الله مبديه وتخشى الناس والله أحق أن تخشاه. هۆکاری نازڵبوونی ئاەتەکەش ئەمر و داوای خوارەوەیە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم هەڵسا بە بەستنی هاوسەرگیری لە نێوان زەیدی کوڕی حارثی بەندەی ئازادکراوی کە خۆی گەورەی کردبووی بە کوڕی خۆی لەگەڵ زەینەبی کچی جەحش کە کچی پوری خۆی بوو. بەڵام ئەم هاوسەرگیریە بەو جۆرەی کە چاوەڕوان دەکرا ئاسوودەیی بە دوای خۆیدا نەهێنا. دایکی ئیمانداران حەزرەتی زەینەب ڕەزای خوای لێبێ تەنها لەبەر جۆرەیاڵی فەرمانی پێغەمبەر درودی خوای لێبێ بەم هاوسەرگیریە رازی بوو. جا لەبەر ئەوەی ئەم خێزانە هەر لە سەرەتاوە لەسەر بناغی نابەدڵی دامەزرا بوو، بۆیە خات و زەینەب نەیدەتوانی ڕێزی شایستە لە مێردەکەی بگرێت. جاخۆ خوای گەورە هەر لە زووەوە مرادی فەرموو بوو کە لە زەید جیا ببێتەوە و بچێتە ڕێزی خێزانە پاکەکان ئەلەزواجی تاهێراتی ڕەسوول اللهوە. بەڵام بە گوێرەی ئەو نەریتەی کە تا ئەو کاتە لە نێو عەرەبەکاندا باو بوو هەر کەسێک بە یەکێکی بووتەیە کوڕم ئیدی ئەو کوڕە هەروەک کوڕی ڕاستەقینەی ئەو کەسە سەیر دەکرا. بەم شێوەیە هاوسەرەکەشی دەبوو بە بووچی ئەو کەسە. جاخۆ پێش ئەمەش دایکی زەینەب پێشنیازی ئەوەی بۆ پێغەمبەری خوا کردبوو کە کچەکەی بخوازێ، بەڵام سەروەرمان ئەو پێشنیارەی قبول نەکردبوو. بەڵام ئەم جارەیان ڕاستەوخۆ خوای گەورە فەرمانی ئەم هاوسەرگیریی دەدا. هاوسەرگیری لەگەڵ خات و زەینەب بەلای پێغەمبەری خواوە صلی الله عەلەیه وسلم زۆر سەخت و گران بوو، بەڵام فەرمانەکە لە ئاسمانەوە بوو. جا بۆیە حەزرەتی عایشەی دایکمان ڕەزای خوای لێبێ ئاماژە بەم لایەنە دەکات و دەفەرموێ ئەگەر پێغەمبەری خوا ئاەتێکی لەو وەحیە بشاردایەتەوە کە بۆی دەهات ئەوە ئەو ئاەتەی دەشاردەوە کە ئەم هاوسەرگیریەی لەخۆگرتە بوو. بەڵام ئەو لە ئاز وەحیدا تا بڵێ ئەمین بوو، هەرگیز بە خەیاڵی دانە دەهات کە تەنانەت بچووکترین شتیش حاشە بشارێتەوە. واتای ئاەتەکەش بەم جۆرەیە. یادی ئەوە بکەرەوە وەختێ دەدوت بەو کەسێک کە خوای گەورە نێعمەتی پێبەخشیوە و تۆش بە مامەڵەی جوان و ئازادکردنی لە کۆیلایەتی چاکت لەگەڵ کردووە. هاوسەرەکەت لای خۆت بهێڵەوە و دەرحەق بەو لە خوا بترسە. بەڵام کە ئەمەشت دەوت ئەو حەقیقەتت لە ناغدا دەشاردەوە کە بە دڵنیاییەوە خوای گەورە ئاشکرای دەکرد. بەم هۆیەوە لە خەڵکی دەترسای نەوەک کاردانەوەیەکی وایان هەبێت کە زیان بە ئیمانیان بگێنێت لە کاتێکدا ئەوە هەر خوای گەورەیە کە شایانی لێترسانە. بەڵێ ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم ئاەتێکی بشاردایەتەوە حاشا ئەوە ئەم ئاەتە دەبوو. بەڵام وە گوتمان ئەو ئەمین بوو لە ئەمانەتدا، مەحاڵیش بوو هەرگیز شتێک بە پەنهانی بهێڵێتەوە. ڕووداوێکی تر کە ڕۆشنایی دەخاتە سەر ڕەهەندی ئەمانەت لای سەروەرمان ئەوە بوو لە غەزای بەدردا هەندێک لە کافرانی قوڕیش بەدیل گیران. پێغەمبەری خواش عەلەیهی سەڵاتی وەسەلام سەبارەت بە چارەنووسی دیلەکان لەگەڵ حەزرەتی ئەبوو بەکر و حەزرەتی عومەردا ڕەزای خۆیان لێبێ ڕاوێژی کرد. حەزرەتی ئەبوو بەکر ڕای وابوو کە لە بەرامبەر فیدیەدا دیلەکان ئازاد بکرێن، هەرچی حەزرەتی عومەریشە لەگەڵ ئەوەدا بوو کە هەمویان بە سزای خۆیان بگەێنرێن.
تەنانەت پێشنیاری ئەوەیشی کرد کە هەر کەسە و خزم و نزیکەکانی خۆی بکوژێت، بەڵام پێغەمبەری خوا بۆ چوونەکەی حەزرەتی ئەبوبەکری پەسەند کرد و لە بەرامبەر فیدیەدا دیلەکانی ئازاد کرد. جابا پاشماوەی بەسەرهاتەکە لە حەزرەتی عومەر خۆیەوە ببیستین. بۆ ڕۆژی دواتر کاتێک چوومە خزمەت پێغەمبەری خوا دەبینم وا لەگەڵ ئەبوبەکردا هەردووچیان پێکەوە دەگرین. بەڵێ هەردووچیان سەریان کس کردبوو بە کوڵ دەگریان. هۆکارەکەیم پرسی، بەڵام هیچ کامیان توانای وەڵامدانەوەیان نەبوو. پێداگریم کرد و وتم چی دەبێ بە منیش بڵێم؟ ئاخر گەر شتێکەیە شایانی گریان بێت با منیش لەگەڵتاندا بگرین. لە کۆتاییدا پێغەمبەری خوا بەدەم گریانەوە فەرمووی کەمێک پێش ئێستا ئەم ئاەتە نازڵ بوو. ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض تريدون عرض الدنيا والله يريد الآخرة والله عزيز حكيم. بۆ هیچ پێغەمبەرێک نەبووە کە دیلی هەبێت تا ئەو کاتەی بە تەواوی پایدار و جێگیر دەبێت لە زەویدا. ئێوە ماڵ و شمەکی کاتی دنیاتان دەوێت کەچی خوای گەورە ئاخیرەتی دەوێت کە هەتا هەتاییە بۆتان. خوای گەورە باڵا دەست بەسەر هەموو شتێکدا و خاوەن دانستی ڕەهایە. خۆ ئەگەر بچووکترین گریمانەی ئەوە هەبوایە کە پێغەمبەر درودی خوای لێبێ شتێک لە وەحی بشارێتەوە، ئەوە بە هەر حاڵ دووەم ئاەت کە دەبوو بشاردرێتەوە ئەم ئاەتە دەبوو. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لە ئازد وەحیدا بە تەواویمانە ئەمین بوو. لە بەشەکانی داهاتوودا کاتێک باز لە پاشی و بێگوناهی ئەسمەی پێغەمبەران دەکەین، سەر دەدەینەوە لە هەردوو ئاەتەکە و هەوڵ دەدەین بە درێژی باز لەو لایەنانە بکەین کە پەیوەستن بە باسەکەوە. نوری نەمر